ئەمە دیمەنی وەرگرتنی موچەخۆران و خانەنشینانە لە یەکێک لە بانکە حکوومەکان لە قەزای چەمچەماڵ. قەرەباڵغێکی زۆر بەدی دەکرێت لە کەشێکی گەرمدا و ئەمەش موچەخۆرانی نیگەران کردووە. لە دوو ڕۆژەکە کوڕە لە سەعات 4 بەیانی و هاتین نەبەخوا ئەوە ئیستا ناوی خەناوت بەخوا دوێنێ لە سەعات دەوە هاتم هەتا 4 عەسر وەستام هیچیان نەدا پێم. ئیستاش لە 9 هاتم هەتا ئیستا 2 جار چوومەتە بەر دەرگاکە بەپاڵ هێنامیانەوە ئێرە هیلاک بووم. هەموو خەڵک لە ڕەزالەتە، لە ئاوە، لە کارەبایە، لە موچەیە، لە ماڵە نازانم. برای مامۆستای وڵاتی ئێمە عەلەم و بەیداغ جوانترین هێمە. ژن بێ پیا و بێ وەک تاجی سەرە، باخی گشتیە و باخی بەبەرە، بەس خوێنەواری زێڕ و گەوهەرە. ئینجا ئێمە مەراجعین هەموو جای لەم باقی هەین 7 ساعت ڕامان ئەگرێن هەر ئەبرژین. لە بەیانی زۆر لە سەعات 6 هاتووینە بەرمان نەکەوتو هێشتا نەکەوت. ئەڵێ 35 مۆزە 25 کاتب خۆشترین شوێن و باشترین ڕاتب. ئێمە مەراجعین مەرجەعمان نییە لە دایرەکان ئیرجەعمانەیە. لە سەعات 6 بەیانی هاتووە لە کەرکووک نە تەنزیمیان هەیە نە قانونیان هەیە هەمویان تێکەڵە کردە. ئەمە ئوسلوبە یعنی ئەو مدیرە نابینی ئەم خەڵکە چێتەیە گشتمان شەکەرەمانە زەختمانەوە ئافرەتێکە وەڵی دڵی پاتریە ئەوە تاوەکارەی بۆم کردە فەقیرە بۆی وەرگرم. موچەیەکی 2 مانگە موچە نەدراوە موچەی چی؟ کامە موچەی شەیدەکانمان لە شاخەکە کەوتە تا ئیساکەی شەیدەکەی خۆم نەدۆزێتەوە لە 91 لە 1991 شەید بێت تا ئیسە جەنازەکە ئیسەیش بەرپرسیارێ نادا بڵێ لەمانەیە مردنە ئەمانە نییە بەس بۆ خۆیانە ئاگان لە فەقیر نییە. کاکە ئێمە شەیدمان هەیە خانە نشینیشی خۆمان هەموو سنووری چەمچەماڵ شوان با بڵێن کەرکوچی پێوە لە هەولێرەوە سەنگا و منتقەی سەنگا و هەموو بازیان و هەموو شوان و شێخ بزێنی لە یەک پەنجەرەوە مەعاشەدەن بە خەڵک. ئەمە ئێمە زۆر داواکاریمان هەبوو زۆر داوامان گوتما کاکەجیان حەلێکی ئەم خەڵکە بکەن فەرموو ئەیلول خانە نشینی پێشمەرگە شەید کەمەندام هەر هەمووی لە یەک باقێکە درێت لە چەمچەماڵ. دەیان کەس نێرانە دوێنێکە هەر بە ئیسحاب بردیانە بۆ سلێمانی واللهی دەیان پیرێژن و ئەختیار کەوتنە بدە سوپاوە بردیان بۆ سلێمانی یعنی بە چ حەقێک ئەم خەڵکە دێنن لێرە ئەو هایلیەکەن لە پاش 2 مانگ و نیو مەعاش کە ئەیدەن بە خەڵک ئەمە مەعاشدانەکەی بەم شێوازەیە. چالاکێکی مەدەنیش دەڵێت ئەم شێوازی پێدانی موچەیە سوکایەتیە کە بە موچەخۆران دەکرێت. ئێمە پیرۆزبایی لە خانەنشینانی هەرێمی کوردستانەکەین بەهۆی دەرچوونی بڕیاری هاوتاکردنی خانەنشینان. ماوەی ساڵانی ڕابردووە ئەم مامۆستا بەڕێزانان فەرمانبەرە بەڕێزانە بەڕاستی تووشی ئازار و ناڕەحەتێکی زۆر بووین هە لە پشتی کامێرەکەتانەوە دەرەچێ یعنی ئەمە شێوازی وەرگرتی موچەیە بۆ دوای ئەم هەموو ساڵە لە بەڕێوەبرن تاوەکو تا سیستەمێک قانونێک نیزامێکرد نەبێ بۆ دابشکردنی موچە ئەسڵ ئەمانە ئەبوایە لە شوێنی تایبەتە دابنرانای و ئەبوایە بە شێوازی موچیان وەرە بگریا کە ئەسڵ موچەکان بۆ ببردایەتە ماڵەوە بەڕاستی ئەمە ئەو پەڕی ئیهانەکردنە و ئەمە ئەو پەڕی سوکایەتیە لەگەڵ ڕێزما چکە ئەمان خەڵکانێکی زۆر بەڕێزن خەڵکانێکی زۆر بەرنەجیبن هەموو تەمەن و ژیانی خۆیان تەتەرخانەکەن بۆ خزمەت بەڵام ئەبین پاداشتەکەی بەم شێوازە ئەدرێتەوە. دوای زیاتر لە 2 مانگ لە چاوەڕوانی بۆ وەرگرتنی موچەکانیان خانەنشینان و موچەخۆران لەبری ئەوەی دڵخۆش بن بە هاوتاکردنی موچەکانیان لەگەڵ خانەنشینانی عێراق نیگەرانن لەو شێوازە حکومڕانی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم کە ناتوانن بە شێوەیەکی شایستە ئەو موچەیە دابش بکەن کە لە بەغداوە بۆیان دێت. ڕەبی محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.